بینەر و بیسەرین کوردستان 24 ئەفدەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین جارێک دن هاتینەف خزمەتاوێن بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکە کادیش بەرنامێ بکوردی وێ جارێژی دێ تیشکێخینە سەر ڕێنماین ئاینی و چاکسازیە چاکسازی ئەو زاراوێ پڕ جوانە و پڕ ڕامانە کو زۆر جار ئەتهێتە بەحەسکردن ئەم هەموو هێوی خازین و مە ئاواتێن خو گرێداینە بجێبەجێکردنا چاکسازیەوە چەندین ساڵە بەحس چەمکێ چاکسازیێت هێتەکردن بەلێ حتا vêgavê پڕێژەکە بەرچاف قۆناغا توێریدای ئەنکوت قۆناغا نەزەریدا نەچوەت قۆناغا جێبەجێکردنێدا لەوڕا ئەم ناوا vê خەلەکێدا دێ بەحس چەمکێ چاکسازیەکەین و ورتر و هیرتر دلسەر چەمکێ چاکسازیێ ڕاوستین بۆ وێ ئێکێ کە ئەم بچینەت قۆناغا چاکسازیێدا ئەپڕۆیێ کردداری و vêgavê هەوڵ و تێکوشن کردداری یانکو یەن فعلی هەنە بووی چەندێکە برف ئەوێ قۆناغێ بچین. بامسای بەڕێز زۆر بەخێر بێ وەکەمە ئامۆژە پێدای ئەم بەحسا چەمکێ چاکسازیە بکەین و وردەکاریên چاکسازیە ئەبعاد و ڕەهەندین چاکسازیە چش خودگریتن. لەوڕە مدوێتن دەست پێکیان بزانین چاکسازی چ پێناسەک هەیە ئەت ناوا ئاینیدا و هەر وەسات ناوا جیهانا سیاسیدا چ دگەهێنیتن. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. ئەگەر سیستەمی چۆن دەڵێ تیۆری یا سیستەمی بیرکردنەوەی هەر وڵاتی تەماشاکەین کاریگەری هەیە لەسەر پێناسەکردنی چاکسازی. چۆن؟ یعنی ئەوەی تەمەنی منی هەبێ و زیاتر لە ساڵەکانی چلەوە هەتا وەکو تا ڕادێک بڵین یعنی تا ئەو کاتێک کە هەرێمی کوردستان لە 2005 دەستوری عێراقدا ئەنرێ و ئیدی هەرێمی کوردستان وەکو چۆن دەڵێ ناوچەیەک یا شوێنێکی چۆن دەڵێ دانپێنراو لە چوارچێوەی عێراقێکی فیدرالی دانی پێدا دەنرێ. ئەو ماوەی ڕابردوو چاکسازی مانایەکی هەبووە کاتێک کە خۆت حکوومەتت دەبێ چاکسازی مانای دیکەی دەبێ. ینی چۆن وردەکاریەوە چ دگەهێنیت؟ بەڵێ ینی بڕوانە خۆی لە سەردەمی پێشوودا لە ساڵی 1934 بەدواوە و اینجا چلەکان و بەم شێوازە کە دێی بە شێوازێک لە سیاسەتدا چاکسازیان ناشرین کردبوو. زمانی شۆڕش بوو. ئێستا من و تۆش قسەی تێدا دەکەین مانگی تەموزە. عێراق 4 تەموزی هەیە و 7 تەموزی هەیە و 30 تەموزی هەیە و شۆڕش. ینی چۆن ئەڵەن شۆڕشی فەرەنسا، چۆن دەڵێن شۆڕشی ئەمریکا، چۆن دەیانگوت شۆڕشی رووسیا یەکێتی سۆڤێتی جاران. ئەمە مانای چی بوو؟ سەردەمی ڕابردوو 50 ساڵ لەمەوبەر زمانی شۆڕش بوو. ئێتەمان شۆڕش پێچەوانەی چاکسازیە. شۆڕش یعنی ڕوخاندنی سیستەمێک و داهێنانی سیستەمێکی دیکە. بۆیە لە ئەدەبیاتی ڕابردوو ئەوەی تەمەنی من و زیاتری هەبێ چی خوێندۆتەوە کە مەوسوعی سیاسیمانە خوێندەوە کاتێکە چۆن دەڵێ فەرهەنگی زاراوە سیاسیەکانمانە خوێندەوە کاتێک کتێبێکی گەورە هەبوو ئەلمەوسوع الئیشتراکیە. هەموو ئەمانە چونکە بیری چەپ زاڵ بوو لەسەر عێراق و هەرێمی کوردستانیش بەناشرینی باسی چاکسازیەکرا ئەنگوت چاکسازی بریتێ لە پینەکردن فایدەی نییە بە یەک جا تۆ ئەو سیستەمە هەڵتەکەێن و سیستەمێکی دیدا بێنە بۆیە چاکسازی ناشرین بوو لە 50 ساڵی ڕابردوو. ئێستا وانە ئێستا کاتێک کە تۆ خۆت وڵات بەڕێوە دەبیت و وڵاتانی ئەوروپایی ڕۆژ ئاوا سیستەمێکیان هەیە زۆر باسی چاکسازیەکەن بەمانایەکی تر بۆچی لە وڵاتانی ئەوروپا شۆڕش ڕوونادا چونکە بە بەردەوامی چاکسازی وردور دەکەن نابێتە هۆی ئەوەی کە خەڵک بێزار بێ و شۆڕش بکە. ئەو وڵاتانی کە چاکسازی ناکەن خەڵکەکەی ئەوەندە بێزارێ بە دوای شۆڕشەکە. کەواتە ویستم لەمەوە چی بڵێم؟ ویستم لێرەوە بڵێم ئێمە بۆیە لە چاکسازی تێنەگەیشتین چونکە نەوەیەکمان ئەوەی کە تەمەنی ئێستا 40 و 60 و 50 و 70 ئەمانە بە شێوازە ناشرینەکەی چەمکی چاکسازیان وەرگرت کە بریتێ لە ئەڵێ بینایەک خەریکە بڕوخێ تۆ دارێکە خەیتە بەری. ئەمە لە مەوسوعی ئیشتراکیەوەڵێ ئەڵێ شوێنێک خەریکە عیبەیەکی تا دەرکەوێت تۆ پینەیەکێک یعنی چاکسازیە بووە بریتیل پەردەپوشکردن. ڕاست لە مەفهومی تێگەشتنی چەپ و بۆیە ینی هەتا سۆشیال دیموکراتەکان کە پەیدا بوون لە دوای چۆنەڵێ بیر و بۆچوونی مارکسی و لینینی کەوتیان چاکسازی مارکسی لینیەکان گاڵتەیان بە سۆشیال دیموکراتەکرد ئەنگوت ئێوە پینەکەن بۆ کاپیتالیزم و بۆ ئەوان بێ بۆ سەر باسەکە کە ئەمە سیاست بوو کە بۆتم باس کرد. بەڵام ئاین وانە ئاین هەمیشە لەگەڵ چاکسازیە. ئاین حەزی لە ماڵوێرانی نییە.
ئاین حەزی لەوە نییە لە پڕێکا پەلاماری شتێک بدەیت و سەر و ژێری کەیت و وێرانی کەیت و ئەنجامەکەشی دیار نەبێ هەروەکو ئەوەی کە لە زۆربەی وڵاتان و بەهاری عەرەبی و بینی چیان کرد و دوایش ئەنجامەکەی چی بوو وەکو خۆی لاتەوە ئاین لەگەڵ ئەوەیە وردە شەڕت هەبێ شەڕی گەورەت نەبێ وردە چاکسازیت هەبێ شۆڕشی سەر و ژێرت نەبێ یعنی چۆن یعنی ئاین لەگەڵ ئەوەیە لە ڕووی هزرەوە ئینسان شۆڕشێک لە مێشکی خۆی دروستکە بەس لە ڕووی پراکتیزەکردنەوە بەهێمنی لە سەرخۆ هەنگاو بە هەنگاو چاکسازی بکە بۆیە لە قورئاندا ئەگەر تەماشا بکەی بێنەوە سەر ئاین بینەوە سەر ئاین خوا لە قورئاندا لە بەرامبەری چاکسازی چی داناوە گەندەڵی فەساد لە بەرامبەری سەلاحە فەسادی داناوە لە بەرامبەری ئیسلاحە ئیفسادی داناوە لە بەرامبەری موسڵحە مفسیدی داناوە بۆیە خوا لە قورئاندا دەفەرمێت کەواتە بەو چەم کەش کەواتە بەڕاستی ینی بە پێناسێکی کورد گەندەڵی یعنی چی گەندەڵی یعنی هەر کەسێک ماڵی گشتی بەکاربێنێ بۆ تایبەت ماڵی گشتی بەکاربێنێ بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی پێی دەگوترێ گەندەڵی ئەو بە لەو پێناسەش ببینەوە بۆیە خوا لە قورئان دەفەرمێ ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها يعني چی بعد إصلاحها يعني هەندێک جار تۆ چاکسازیش دەکەی خەڵکێک دێت جارێکی تر گەندەڵی تیا دەکاتەوە چکە بەرژەوەندی لە چاکسازی نییە خدا دەفەرمێ يعني والله يعلم المفسد من المصلح يعني خدا خۆی دەزانێ چێ گەندەڵکارە و چێش چاکسازە ئەوەش مانای چییە جۆرێک لە هەڕەشەیە یعنی ئەی گەندەڵکار ئەگەر کەسیش هەستت پێنەکە خدا دەزانێ یعنی نوعێکە لە هەڕەشەی خودایی لەو جۆرە کەسانە بۆیە خوا لە قورئاندا فەرمێ ولا تطيعوا أمر المسرفين بە قسەی چێ مەکەن بە قسەی مسرفین تۆ لای تۆ مسرف چیە ئەڵێ مسرف ئەو کەسەیە کە زەیدڕەوی لەسەر کەسی خدا تێپێناسێکی تری بۆی کرد لێرە فەرمووی الذين يفسدون في الأرض ولا يصلحون الذين يفسدون في الأرض ولا يصلحون يعني بۆچی گەندەڵکار مسرفە ماڵی گشتی کە هی هەمومانە بەکاری دێنێ بۆ بەرژەوەندی خۆی و ئەوەش بوو بە جۆرێک لە ئیسراف جا لەبەرەوە پرسیار ئەوەیە کە خدا ئەوەندە جەخت دەکاتەوە لەسەر چەمکی ئیسلاح دەبێت ئیسلاح ینی حەزمان لێبێ خۆشمان بوێ هەمومان لەگەڵ ئیسلاح بین بۆچی سوودی چییە ئەبێ بزانین سوودەکانی چیە سوودەکانی ئیسلاح ئەوەیە کە لە ڕاستیدا خدا فەرمووی چۆن دەڵێ ئایندە بۆ خەبات جێرانە دەڵێ ئایندە بۆ ئینسانی چاکە خدا فەرمووی ئین الأرض يرثها عبادي الصالحون ئینسانی چاکەکار ئایندە بۆ ئەوانە ئەمستا پێشی بچیە سوودێن وێ چەندێ ئێرادە بۆ گۆڕانکاریە ئەتناوە سیستەمی حکومڕانیەتێدا کە بەرەف ئیسلاح و چاکسازیە بچتن ئێرادی چەند پێگەی خۆ هەیەت ناوێ چەند زۆر ئێرادە چونکە شتێکە لەو بابەتانی کە لە ئایندا پێی دەوترێ نیەت لە سیاستدا پێی دەوترێ ئیرادە هەردووکی کۆکەیتەوە لەگەڵ یەکا و بەرامبەر یەکی دانێ یەک شتە ئەنکوتکارین بێژین چاکسازی ناهێتەکردن تا ئیرادە پشت ڕاستە جادا چەمکی ئیرادە و ئیدارە ئیرادە لەگەڵ ئیدارە هەمان چۆن دەڵێ پیت و حرفن بەڵام شوێنەکانیان بگۆڕی ئەو مانایەدا کەواتە هەر کاتێ ویست ئیدارەیەکی باشت هەبێ دەبێت ئیرادەیەکی پاکت هەبوو بێ بۆ ئەو کارە جا لەبەرەوە چۆن دەڵێ مەسئلەی چاکسازی خێرەکەی لەوێدایە کە خدا فەرمووی ئین الأرض يرثها عبادي الصالحون بیکەی بە کوردیەکی پەتی ئاوا دەڵێ ئایندە بۆ چاکەکارانە بیکەی بە دروشمێک دەڵێ ئایندە بۆ چاکەکارانە خاڵێکی تر زۆر جار دەگوترێکا کە چاکسازی مەکە و تۆ حەقت چێ بەم ئیشەوە و ینی ئەڵێ سوودی چی بۆ تۆ تێدایە خدا فەرمووی ینی زۆر جارە گوترێ بە چاکەکار وە چاکساز دەوترێت چێ پێزانێ بۆ خۆت ناشرینەکەی بۆ چێتەوێ ینی ئەم قسانە بۆ ئەەکەیت و چێ پێزانانی بەرژەوەندین خۆت تێک ئەوە دەڵێ کەچی خدا دەفەرمێ ئینە لا نضيع أجر المصلحين ینی پاداشت و خەڵات و چۆن دەڵێ ئایندەی چاکسازان لەلای خدا ون نابێ ئەوە بەسە کەواتە تۆ بۆ نوێژ دەکەی خۆ نوێژ هیچ سوودێکی کۆڵێ لە زاهیران نیە بڵێ نوێژێکم کرد و پارەم بۆ دەبارێ دەڵێ نوێژ دەکەم چونکە لەلای خدا زایع نابێ ینی تۆ ئەوەندەت متمانە بە خوددایە دەی پەرستی و چاوەڕی پاداشتەکەشی لە قیامەت ئەی بۆ چاکسازیش وانەکەین بۆ چاکسازیش نیەتێکی وامان هەبێ لە کاری چاکسازیدا چاوەڕی پاداش نەکەین لە هیچ کەس لەگەڵ چاکسازی بین چونکە بەلای کەمەوە چۆن دەڵێ ئەگەر کەسیش پێی نەزانێ خدا فەرمووی ئینا لا نضيع أجر المصلحين خدا ئەجری یا بە بڵێن پاداشتی چاکەکاران لە بیر ناکە جا
خێری بۆ خۆت بڵێ بە تەنیا بۆ خۆت بۆ نەوەکانی شتێ ئەو تا دوو منداڵ لەبەرچی مافیان دەپارێزرێ لە قورئاندا خوددا بۆمان باز دەکات دەفەرمێ وەکانە ئەبوهما صالحا باوکیان چاک یعنی ئەرزیەتێکی دەی خۆش کرد نەڤین بۆ نەوەکانی تریشمان بۆ نەوەکانی داهاتوش یعنی ئەگە تۆ ئینسانێکی چاکەکاروی خەمی مناڵەکانت نەبێ بفەوتێن خوددا چاوی لێیان دەبێت لەبەر خاتری وەکانە ئەبوهما صالح. بەڵێ مامۆستای بەڕێز وەکە دیار حکوومەتانەها کابینانە هەیە ئێرادەیەک هەیە پڕۆژەیەک هەیە بۆ چاکسازیە لەوما پرسیارێک هاتی ئاراستەکردن بۆ هەفڵاتیان بەڕێژی ئلشارên کوردستانی ئەرێ تا چ نێرینێکەیە سەبارەت ئەو پڕۆژێ هاتیە پێشکەشکردن یە کابینانە هەیە حکوومەتە هەرێما کوردستانی ئێمە وەکو گەنجان هیوادارین یعنی ئەم حکوومەتەکە چەندەها ساڵە گەندەڵوین بەردەوام بووە هیوادارین ئێستا چەندەها گەنج هەیە چەندەها تەلەبە هەیە زانکۆ مەحەدەکان تەواوی کردو بێ ئیشە بێکارە یا کرێکاری یا وەکو منێسەوە ئاربانی چەیدانەوە چەندەها کەس ئێستا ئەو لای باخی گشتی لای مزگەوتی گەورە لای سەوڵەکە هەمووی زۆری زانکۆی تەواو کردو یان کرێکارەکان من خۆم کرێکاریش بووم ئێستا هاتووم بەم ئیشاکەم چەندها کەس کرێکاری و ئیشی ئەواناکە بەس چەندجا ئێستا هەیە شادی بەرزشی هەیە و ئەماکات چاکسازی یەکەم تیڤ گەندەلی نەبینیت لە هەرێمێ گەندەلی بهێتە بەندەرکردن دووەم حکوومەت ببیتە حکوومەتەکە موەسساتی ژێر سیستەمێکی کڕ بکاتن ڕوتینیاتێت ڕۆژانەیەت حکوومەتێ نامینن کۆبرای دیچیت معاملەیەکی مەشینیت بۆ وەربکە پەیوەماندیت بیتن ئەس خۆیکی شۆ جۆرەکە من خۆی لە سەر مێزی ئاساتم نەشۆ مەشین چونکی 10 جۆر ئەس هەرە وەرە ئەvە نامینێت ئاخفتن بلۆ نەبیتە تنێ درۆشم ینی سب ئاخفتن بیتن یەvێت بیتە چۆکسۆزی یعنی نەبیتە مەحتە و ئاخفتن و تشت ئافخنە گەلە جۆمەیەت گولێ بووی یعنی هەندی تەدوێت مەیەت گولێ بووی بەس vێتن ئافخنە بنە کریۆر چونکو ئەشیم ئەس بشمە دەوێت چۆ نەقلکمە بچیان نەشیم vێت ئەس بمێ دێبەرێکی نەقلکەم چونکو ئەس و بەربێت حکومەت ئەبێ بەکردەوە بیکات بەکردەوە بە قسە نابێت ئێمانە کردەوەمان نەبینیوە کردەوەمان نەبینەوە تا ئیساجێ ئەبێ بەکردەوە بیکات. بەڵێ بینەرن بەڕێز سوپاس بۆ بەشدار بوویان کە ڕاوسەرنجێن خۆ ئاراستەی مەکردین ئەمستەهێژا ئەگەر هەر هەفوڵاتیەکی کوردستانی بینی ئاخفتنێ ڕەنگە دەبینی هێڤیەکال پێش ئاخفتنین وی هەی کۆ ئەف حکوومەتانەها دێ بەرف پێنگاوێن کرداریین چاکسازیە vەچیتن لەو ڕەمە دەبێتن ئەم پتر سەروی چەمکێ چاکسازیە پڕاوستیم تایبەتی ئەلدەف زانایên کورد کە چاوە بەحسا پرەنسیپên چاکسازیە کریە و چاکسازی سەر چ بنەما ئەت هێتا گوتن و هێتە بەحسکردن دەفوان. بەڵێ مەسئلەیەکی زۆر گرنگ هەیە کە با بڵێن زانایانی کورد بە شێوازێکی سەرەکی ئاماژەیان پێ کردووە دەربارەی چاکسازی. من ئەتوانم لێرەیە بچمەوە سەر مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس بەڕەحمەت بێ لە کتێبی بەهار و گوڵزار کتێبێکی مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیسە لە ساڵی 1970 چاپ کراوە لەوێدا بە دوور و درێژی باسە ئاینەکان دەکا بەڵام ئەوەی کە پەیوەستە بە چاکسازیەوە من کۆم کردوێتەوە لە 4-5 خاڵدا. یەکەم مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس بەڕەحمەت بێ دەفەرمێ بۆ هەر کارێکی چاک و بۆ هەر کارێکی چاکسازی بە پلەی یەکەم نیازی پاک ئەوەی تۆ پێش ڤۆکس پۆپەکە ئاماژەت پێ کرد ناوەکی ئیرادە و ئەو بابەتانە ئەلەوێداڵێ یەکەم شتێک بۆ ئەوەی هەر کەسێک کارێکی چاکسازی ئەنجامدا پێویستە نیازێکی پاکی هەبێ بەمانە ئاینەکەی نیەتێکی چاکی هەبێ. بەڵێ مامۆستا لەوێرە نیاز پاکیە هەندێک جارە یعنی تەویلاتی دیژی لێ چن یعنی بۆ نمونە کەسێک دەی کارێکی کەتن ئەنجامێوێ خەلەتە بەلێ دەبێژیت نیەتەکە باش یاکری ئەرێڤە دەرەنجامێکی خەلەت نینە بەڕێ ئەوە لە لای خوددا مانایەک دەبەخشێ لە لای خەڵک مانایەکی دی نیەتی باش دەبێت کاری باشی بە دواوە بێ ئەگەر نیەتی باش کاری باشی بە دواوە ئەنجام بڕیاری لەسەر بەڵێ ڕاستە ئەو بۆ مانایە دێکەواتە ئەو ئەنجام و ئەو کارێت وەکو ئێستا بەشێک لە بەشداربووان گوتیان یعنی ئەگەر دروشم بێ و ئەگەر باسی چاکسازی بکرێ جۆمان لێ بووە بەس بە چاو نەمان بینیوە بەس ئەگەر بە چاو بینی ئەوە نیشانەی ئەوەی کە وتراوە ڕاست دەرچووە لەبەرەوە حکوومەت باش دەکات دەڵێ دەمانەوە لە دروشمەوە بیکەین بە کردار ئەمە مەسەلەیەکی باشە کەواتە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس بەڕەحمەت بێ دەڵێ لە بەهار و گوڵزارە ئەڵێ مەسەلەی یەکەم بریتە لە نیازی پاک ئەڵێ هەر کاتێ نیازی پاکت بوو یانی تۆ ئیخلاس و دڵسۆزیت هەیە بۆ کارەکە ئەو ئاوای ناوناوە ئەوەکو هاوچێشەیەکە کە من وای لێ بکەمەوە دەڵێ ئەگەر ئیخلاست بوو خلاصت دەبێ
ئەگەر ئێخلاست بوو خلاصت دەبێ هەر کا تۆ نیەتی باشت هەبوو نیازی باشت هەبوو بۆ ئەو کارە و وەکو تۆ گوتت ئێرادە بە زاراوەی ئێستا خدا ڕزگارت دەکا لەو کێشەیە کە خلاص دەرئەنجامی خلاصەیە بەڵێ ڕاستە کەواتە باسەکە لەوێ دێ بۆیە خدا هەر بۆ ژن و مێردێک گوای نەفەرمووە ئین یوریدا ئیسلاحن يوفق الله بينهما آياتك فراوانترە لەو بابەتە یعنی هەر کاتێک دوو تەرەفەیە شتەکە دوو تەرەفەیە هەردوو لە هەر بابەتێکە بەڕاستی ئیسلاحیان بێ و چاکسازیان بێوە خدا تەدەخل دەکا بە باشە يوفق الله بينهما خدا بەینان چاک دەکا خدا ئەو یارمەتیان دەدا خاڵی دوم مامۆستا مەلا عەبدولکەریم ئاماژە بە خاڵی دوم دەدا لە سێ وشەدا یەکەمیان دەفەرمێ ئیستیشارە دەڵێ هەر بەرپرسێک هەر کەسێک هەر خاوەن چۆن دەڵێ حکمێک کە ویستی چاکسازی بکە پێویستی بە ئیستیشارێ ڕاویشکاری بەڵێ پێویستی بە ئیستیشارێ لەم ئیستیشارێشە پاش ئەوەی کردی بۆ ئەوەی نیازپاکێکەش دەرکەوێت لە دوای ئیستیشارە پێویستی بە ئیستیخارەشە یعنی خدا بخاتە بەرچاوی خۆی کە ئەم کارە کارێکی پیرۆزە چاکسازی کارێکی پیرۆزە ئەبێ بزانی کە خدا ئەم کاری پێخۆشە تۆ کارێکەکەی خەڵکیش پێی خۆشە خداش پێی خۆشە اینجا لەم پێناوەدا لەگەڵ هاوتاکانی خۆشدا بێ شورا بکەیت و بە ئاستی خواردتر ئیستیشارە ئەەکەی بە ئاستی باڵاتر و ئاستی خۆشت دووبارە ڕاوێژەکەی بۆیە هەبکو شعرێک دای ڕشتووە ئەڵێ ئەمروهم شورا بینەهم بەحەق ئەمروهم شورا بینەهم بەحەق بۆ شەوی تاریک دەبێ بە شەبق یانێکە شەوی تاریکش بێ بۆ ڕووناکە کاتەوە کاتێککە تۆ بە حەق ئەمروهم شورا بینەهم جێبەجێ بکەی خاڵی سێم مامۆستا مەلا عەبدولکەریم جەختی لەسەر کاتەوە مەسئلەی یەکگرتن و یەکبوونی چاکسازانە آخر تۆ بە تەنیا چاکسازیت پێویست ئەڵێ من چاکسازیەکەم منش ئەڵێم و ئەویش ئەڵێ و ئەویش ئەڵێ بەڵام ئێمەی چاکسازی خوازان یەکمان نەگرتووە تاوەکو پێکەوە هەموو هەوڵەکانمان کۆکەینەوە چاکسازیەکە ئەنجام دەین بەتەنیاتن کە چاکسازی تاکلێنە نهێتەکە ڕاستە بۆ چونکە گەندەڵکاران تۆڕیان دروست کردو بۆ هەر گەندەڵکارێک ئەڕۆی گەندەڵکارێک لە پشتێتی بۆ ئەوی تر دەڕۆی ئەوی تر لە پشتێتی تاوای لێ دەستێرەکەی گەندەڵکاران تۆڕێکی زۆر توندیان دروست کردووە کەس ناتوانێت تێچێ ئەبینی کەواتە لێرە مامۆستا عەبدولکەریم ئیشارەتێکی وەئەدا کە گەندەڵکاران بۆ خۆیان پشتی یەکیان گرتووە بۆ چاکسازان پشتی یەک ناگرن جا لێرە ئەویش جارێکی تر بە دەستەواژەیەکی جوان یعنی باسێکا دەڵێت جۆگەلەی کەم دەبێت بە گەورە چەم یعنی جۆگەلەی باریک باریکن هیچی پێ نایە بەس ئەگەر کۆتان کردەوە جۆگەلەی کەم ڕووبارێکی گەورە بێتە گەورە چەم ئەبێت چەمێکی یەکجار گەورە کەواتە لێرە داوامان لێ دەکا کە چاکسازی خوازان پشتی یەک بگرن لە پرۆسەی چاکسازیدا چونکە پرۆسەی چاکسازی بە تەنیا کەسێک ناتوانرێ بکرێ خاڵی چوارم مامۆستا مەلا عەبدولکەریم ئاماژەی پێکا دەڵێ خەڵک دەبێ پشتگیری چاکساز بکە ئەوە تۆ چاکسازیت کرد ئەوە تۆڕێکی چاکسازی خوازانیشت دروست کرد پێویستە خەڵک پشتی ئەمە بکەن ئەنکو بەشەکەویتە سەر هەفڵاتیانشی ڕاستە لە ڕوانگەی فەرمودەی کولکم ڕاعین ئێستا شتێکی لە یاسای نێودەوڵەتیە پێی دەوترێ یعنی ئەگەر یەکێک ویستی کەسێک چۆن دەڵێ ئازار بدا ئازاری دا ئەوە تاوانبارە بێ بە پێی یاسا یەکێکش لە دوورەوە تەماشاکە و هیچ حەقی نییە لە یاسا ئەو کەسە ناگرن ئەوەی تر مامۆستا مەلا عەبدولکەریم ئاماژە بە خاڵێکەکە زۆر گرنگە دوجار لە ڕووی یاسایی لە کۆنگرەی لاهای کە شێخی ئەزهەر تەقدیمی کرد وتی لە ئاینی ئیسلامدا شتێکەیە پێی دەوترێ مەسئولیەی سەلبی بە کوردی یعنی چی؟ یعنی بەرپرسیارەتێکی نەگەتفانە یعنی چۆن؟ یعنی یەکێک لە جادەیەک نابینایە دەپەڕێتەوە سارەیەک لێدا لای ئێمە عادەتەن چی ئەگرن ئەڵێن ئەو ئۆتۆمبیلی کە لیدە واناڵێن بە پێی فقی ئیسلامی ئەو کەسانش دەبێت سزا بدرێن کە چاویان لێ بوو ئەو نابینایە دەپەڕێتەوە و نەچوون یارمەتی بن چونکە کەم تەرخەم بوون ئەمە پێوترێ مەسئولیەی سەلبی زۆر جوان لە ئایندا هاتووە لە ساڵی 1937ەوە خرایە نێو یاسای نێودەوڵەتی پیاوێک نابینایە وەکو گوتم بەو شێوازە یەکێکی تر ئاوی مەنع کردووە لە کەسێک نایداتێت تا ئەخینکێ یەکێک چاوی لێ هیچ ناکە ئەویش مەسئولە جا مامۆستا مەلا عەبدولکەریم زۆر بە جوانی ئەم باسە ئەهێنێتەوە کەوا کاتێکە کۆمەڵێک کەس هەوڵی کارێکی چاک دەدەن خەڵکێکی تر بەس بە تەماشاچی دانیشتون تەماشا دەکەن و هیچ ناکەن دەڵێ ئێوەش گوناحبار دەبن ئێوەش دەبێت یارمەتی دەرن جام هەموو ئەمانە بەڕاستی بیبەوە لای خاڵێکی تری زۆر گرنگە خۆ مامۆستا مەلای گەورە بەڕەحمەت بێ لە تەفسیری کوردی مەلای گەورە لە تەفسیری کوردی خۆی ئەو لە ساڵی 1943 وەفاتی کردووە کە لە 43 وەفاتی کردووە لە بەرگی دەی تەفسیرەکەیە بەرگی دەی
ئەتوانم بڵێم لە دەوروبەری ساڵی 1940 تەواو بوو بێ ئێکمانای وایە پێشی وەفاتی بەرگی ئەخیری تەواو کردن جا بەبستمەوەیە لە بەرگی ئەخیریا چی ئەڵێ لە بەرگی ئەخیری ئەڵێ بەداخەوە زمانی ئێمە یعنی 1940 ئەڵێ بەداخەوە زمانی ئێمە دزیکردن وا مەشهور بووە و خەڵک دزی دەکا خەریکە ئەشرافی کوردان شانازی بە دزیەوە بکەن ئەو وا دەڵێ لە تەفسیرەکەیە دەڵێ بەداخەوە زمانی ئێمە یعنی 1940 خەریکە ئەشرافی کوردان شانازی بە دزیەوە بکەن ئەمەش بۆ کەوتە ساخیەکە قەدیمە کەواتە ئەمە پێمان دەڵێ ئێستا هەندێک لە گەندەڵکاران شانازی پێواکەن دەڵێ ئەوە لەکوێ بوو زیرەکە و توانی بۆ خۆی ئەوەندە لە مەشروعێک بەرێت و ئەو پرۆژەی پێکردو کەسێکی چەند زیرەکە ینی شانازی بە دزیەوە مامۆستای بەڕێز وەکە ڤێگاڤێ نەهات ناوا civakê Kurdî da tête behezkirin çaksazî şêmbêjim ya birîtî kirî iş çaksazîya aborî erê çaksazî yani rihendên berfirehtir hene hemî barekê da yan jî ya hesra ya taybet ev nava barê aborî da eger Kurtî jî بە کورتی بڵێ گەندەڵی چەند بواری هەیە گەندەڵی لە بواری هزری و بیرکردنەوە هەیە گەندەڵی سیاسی هەیە گەندەڵی کۆمەڵایەتی هەیە گەندەڵی ئابووری هەیە ئەبینی ینی گەندەڵی دارایی هەیە گەندەڵی سەربازی هەیە هەموو ئەمانە بەرامبەرەکەشی ئەبێ ئەوەن جۆر چاکسازی هەبێ چەند ئەرکێ دەستهڵاتێ ئەت هەمی بوارەدا پێتوی ئەف چاکسازیە بهێتەکرد بەڵێ یانجی تنێ مەعیشەت و ژیانە مرۆڤ لەبەر ئەوەی ئێمە گرفتی ئابووریمان هەیە ئەویان زەقە بێتەوە لە شوێنێکی دیکەشدا لە شوێنێکی دیکەدا ڕەنگە بە جۆرێکی دیکە ینی کۆمەڵگە هەر کەس خۆی دەزانێت کۆمەڵگە هەر کەس خۆی دەزانێت ئەگە پشتێسە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەبینی کەم ئەندامان و ئەوانش گرفتێکیان هەیە کەواتە لە بواری کۆمەڵایەتی لە بواری خێزان وایە گرفت هەیە لە بواری هاتوچۆ هەیە کەواتە هەموو دەستگاکانی حکوومەت بە جۆرێک لە جۆرەکان گەندەڵی تایە کەواتە هەر یەکە بەدوای پێش و پاشێخی بەڵام زۆر گرنگە ئاگدار بین ئەوە جارێکی تر مەلای گەورە لە تەفسیری کوردیا دەڵێ لە بەرگی پێنجم لە بەرگی پێنجمی تەفسیری کوردیا دەڵێ کورد کە دەڵێ خوددا چێو دەبینی و بەفری تێدەکا دەڵێ مانای چییە ئەو دەڵێ مانای وایە ئەگەر گەل خۆی حەزی لە گەندەڵکاری نەبێ بەرپرسی گەندەڵکاریشی بۆ پەیدا نابێ کەواتە کاتێک بەرپرسی گەندەڵکار کۆتایی پێدێ کە گەلیش یارمەتی دەربێ و گەلیش گەندەڵکار نەبێ بەڵێ مامۆستای بەڕێز پرسەکە دن هەیە هەری گرنگە ئەو ژی ئەوە ئەم هەمووت متتەفقین سەروێ چەندێ هەم ڕاعی و هەم ڕعیە کە گەندەڵی هەیەت ناوا کوردستانێدا ئەرێ ڕوبەڕووبوونەوە گەندەڵیە ئەب چ شێواز پێتویە بهێتەکردن ئەو ژێکە بەرسە پشتی ناوەڕێ بیتن دە سوپاسدار بین بینەرین بەڕێز پشتی بهێن ڤەدانەکە کورد دهینە خزمەتەوەی هێشە بله بینەرین بەڕێز دووبارە سەڵافوە بن بەردەوامین گەلوێن هێژە بۆ پتر دەرجە پێدان سەر تەوەری هاتیە دەست نیشانکردن ڕێنماین ئاینی و چاکسازی وەکە دیار ئەم یەت ناف قۆناغێکێدا کە بەرف چاکسازیکردنی چین ئەتناوا هەرێما کوردستانیدا مامۆستای بەڕێز پێشی ناو بڕێمە ئەف پرسیارە ڕستەی جەنابێتە کرد کە گەندەڵی هەیە واقعەکەت ناوا کوردستانیدا و ڕەنگە یعنی زۆر پەرستاندیەش و vêgavkêjî îrade û niyazpakî û hemî ruknên wê yanî hene têne ew kirin ew kubînê hest pê kirin erê rûberûbûneva gendaliyê erkê kê ye û bi çi şêwaz divêtin rûberûyê vê gendaliyê bihête kirin دوو ڕووی هەیە ڕوویەکیان سیاسی و ڕوویەکیان ئێمە بەرنامەکەمان ڕۆشنبیری ئاینیە باسی ئاینەکە زیاتر بکەین بە کورتی بەڵام بە کورتی بە ڕەهەندە سیاسیەکەی باس بکەم چی حکوومەتی پێکێناوە یەک و دوو سێ لەگەڵ بەشداربوویان هەموو بەڵێ کەواتە بە پلەی یەکەم ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەرکی لە پێشینەی ئەو حیزبانەیە کە حکوومەتیان پێکێنا ئەوە هیچ قسەی تێدا نیە چونکە بەرنامەکە هەمویان پێکەوتدایەن ناوە لە بەردەمی پەرلەمانیشا بە خراوەتە ڕوو کەواتە بە پلەی یەکەم ئەم بەشە سیاسەکەی پلەی دوو پلەی دوو چاودێر چییە ئەو حیزبانەی کە خۆیان بە خۆیان دەڵێن ئۆپۆزیسیۆن کەواتە لە ڕووی سیاسیەوە حیزبی ئۆپۆزیسیۆنیش دەبێت بەشدار بێ لە چی لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی جایەکێک دەڵێ باش ئەو حیزبە ئۆپۆزیسیۆنە خۆ لە حکوومەت نییە ئەو حەقیچی ئەم کارە خێرە بکات بۆ ئەو کەسانی کە لە حکوومەت بەشداری دەڵێن ئەبێ ئاگدار بین چەمکی ئۆپۆزیسیۆن لە سیاستدا دوو جۆر ئۆپۆزیسیۆن هەیە ئۆپۆزیسیۆنی سیستەم ئۆپۆزیسیۆنی حکوومەت سەردەمی ڕژێم هەمومان دەمانویست هەمومان ئۆپۆزیسیۆن بووین لە سەردەمی ڕژێم بەڵام ئۆپۆزیسیۆنی سیستەم بووین ئەمان گوت بۆ ڕوخاندنی ڕژێم هەوڵەدەی ئەبێ ئەو دەسەڵاتە بڕوخێ
ئۆپۆزیسیۆنی حکوومەت چییە؟ ئۆپۆزیسیۆنی حکوومەت لە چوارچێوەی یاسادا تۆ کار دەکەی تۆ دژایەتی حکوومەتەکە سازیە دژایەتی ینی ئۆپۆزیسیۆنەکەت بەمانە دژبوونەکەت ئۆپۆزیت یانی دژبوون دژایەتەکەت لەگەڵ حکوومەتەکەیە ئەڵێ من لە تۆ باشتر دەتوانم بیکەم بەس دژایەتەکەت لەگەڵ دوو ڕەهەندی دەوڵەتان نیە چونکە دەوڵەت لە سێ ڕەهەند پێک دێ دەوڵەت گەل لەسەر خاچێکی دیاریکرا و حکوومەتێکی هەیە ئۆپۆزیسیۆن دەبێت کێشەی لەگەڵ حکوومەتەکە هەبێ بڵێ من لە تۆ باشتر دەتوانم بیکەم بۆیە لە زۆربەی وڵاتانی ئەوروپا حکوومەتی سێبەرێک دروست دەکرێت چۆن ئەو وەزیری تەندروستی داناوە ئۆپۆزیسیۆنش بۆ خۆی وەزیرێک دانێ ئەمان ئەوڵێ وەزیری تەندروستی منە ئەو وەزیرە چ دەکە ئەم دەڵێ ئەوە باشتر بوو بتکردایە ئەوە هەڵە بوو کردت ئەمە شتێکی جوانە کەواتە ئۆپۆزیسیۆنش ئەبێ بزانێ ئۆپۆزیسیۆنی حکوومەتە نە ئۆپۆزیسیۆنی هەرێم بێ نە ئۆپۆزیسیۆن دژ بە گەل و دژ بە وڵات نا ئۆپۆزیسیۆنی حکوومەت ئەوەش مەسەلەیەکی ترە من ئەمە لە ساڵی 2009 کە ئۆپۆزیسیۆن لە کوردستان پەیدا بوو ئاوهام ناونە گوتم دەسەڵات ئەو حیزبەیە کە لە دەسەڵاتە ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە لە دەرەوەی دەسەڵاتی وایە لە دەرەوەی حکوومەتە باشە گوتم دەسەڵات ناوەکەی بەخۆیەتی دەستە ئەم دەستە ڕێ پێدراوە لەلایەن پەرلەمانەوە ئەم دەستە ئیشەکە ئەمە دەستی حکوومەتە ئیش دەکا و کار دەکا و دەجوڵێ و ئیش دەکا ئۆپۆزیسیۆن چییە چاوە ئۆپۆزیسیۆن چاوە ئەو چاوە چاودێری ئەم دەستە دەکا بزانێ ئەم دەستە دەست بەکەم جیرفان دەکا بۆ چۆی دەبات چۆن سەرفی دەکا دەیخاتە کام جیرفان ئیشەکەی ئەو چاودێریە بەڵام دوجار چاوەکە و دەستەکە لە یەک جستەیە هەر ئەم جسمەیە کەواتە کوردستان ئەم جستەیە ئەم چاوە لەناو ئەم جستەیەدا ئۆپۆزیسیۆنە چاودێری ئەم دەستە دەکا بزانێ ئەم دەستە چ دەکە پەیوەندیەکەیان پەیوەندی دوژمنایەتی نییە پەیوەندیەکی یارمەتیدانی یەکترە بۆ ئەوەی کە گەل بۆی ئەم جستەیە سوود بە هەمووی بگە سوود بە گەل بگە چۆن ئەو سوودە بە گەل دەگا بەوەی کە ئەم دەستە و ئەم چاوە پەیوەندیان چۆنە ئەم چاوە کە چاودێری ئەو دەستە دەکە ئەگەر ئەم چاوە شتێکی تێچوو دەست چ دەکا یەکسەر دەچە دەری دەکا نایڵە چاوی چۆر بێ بۆ چونکە ئەو چاوە یارمەتی ئەم دەدا وەختێ کە ئەم دەستە دڕکێکی پیادەچێ دوژمنێکی دەرەکی دژ بەم دەستە دەوەستێتەوە دڕکێکی پیادەکە ئەو چاوە فرمێسک و ڕۆندکی لێ دێت چونکە دەستی جەک جسمن هەموو یەک جسمن ئەگەر ئەم پەیوەندیە شاعیرانە نییە کە من دێڵێم ئەمە لە ئەوروپا ئاوهایە ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەسەڵاتە یان چی دەکەن هەمومان یەک جەستەین کوردستانە دژ بە خاک و گەل نین بەڵام منافەسەی حکوومەت دەکەم ئەمە سیاسەتە و لێی دوورەکەمەوە دێمە سەرباسێکی تر ڕۆشنبیران ڕۆشنبیر یعنی چی ڕۆشنبیر یانی کاری ڕۆشنبیر بریتیە لە چی بریتیە لە خستنە ڕووی ڕووناکی بەرەو شوێنە تاریکەکان یانی حکوومەت هەندێک شوێن تاریکە لێ دیار نییە ڕۆشنبیر لە ڕوانگەی نووسینەکانی چی دەکات تشک دەخاتە سەر ئەو ناوچە تاریکانەی کە حکوومەت نایبینێ ڕەنگە ڤێگۆڤێک وێ پرسیاری بکات ئەو چ جۆرە حکوومەتێکە شوێن دەفوێت تاڕی بن و نەزانی ئەو زۆر بۆچی لە ئەوروپا بە ڕۆژنامەیان گوت دەسەڵاتی چوارم دەسەڵاتی چوارم لە چۆ پەیدا بوو وتیان یاسادانان پەرلەمان دەسەڵاتی یەکەمە حکوومەت جێبەجێکارە دەسەڵاتی دووەمە دادگا دەسەڵاتی داد سێمە ئەی چوارم چوتیان ڕاگەیاندون و ڕۆژنامە بۆیە ڕووناکی دەخاتە ڕووناکبیر و ڕۆشنبیر کاریان ئەوەیە کە تیشک بخەنە سەر ئەو شوێنە تاریکانەی کە لە حکوومەت وونە چکە گەندەڵکاران دەتوانن تاریکین بۆیە مژار لە 2010 گوتومە لە بابەتێکان نووسیمە وەختێ منداڵان لە تاریکی دەترسن گەندەڵکاران لە ڕووناکی دەترسن گەندەڵکاران حەزیان لە ڕووناکی نییە بۆیە کاری ڕۆشنبیر ئەوەی ڕووناکی بخاتە سەر ئەو کارانەی کە گەندەڵکاری تێدا دەکرێت خاڵی چوارەم بریتە لە مەسەلەیەکی ئاینی دێمەوە سەر لای ئاین کە ئاین لەو بوارەدا وتاربێژانن تۆ لە کۆی نزیکەی 5500 زیاتر مزگەوتر لە کوردستانە هەیە نزیکەی 3040 تا 3050 مزگەوت خوتبەی تێدا دەدرێت مانای وایە 3050 مزگەوت خوتبەی تێدا دەدرێت هەفتانە قسەی تێدا دەکرێت لێرە زۆر گرنگە وتاربێژ چ بکە باشە وتاربێژ چۆن ڕۆڵی دەبێ لەوەی کە گەندەڵی کەم کاتەوە بەوە دەبێ کە لە قەدیما گوتراوە ینی گوتراوە حکام و چۆن دەڵێ زانایان بەمانایەکی تر وتراوە حکەما و یان ئومەرا یا وتراوە عولەما و ئومەرا ئەم دوانە پشتی یەک بگرن یعنی لە چاکەیە پشتی یەک بگرن بەلە ڤێگۆڤکی مامۆستا ئاخفتنێک هەیە گەلەکە بەربەڵاوەژی کە دەبێژن گەندەڵترین وەزارەت ناوە حکوومەتە هەرێمێدا وەزارەتە
ئەوقافەیە ئەرێ ئەگە ئەوقاف یا گەندەڵ بیت کە بریتیەش مامۆستاین ئاینیژی ئەو دی چەوەشێن ڤی دەورەی ڕابن تۆش دەبان ئەم قسەیە هینی ئەوێ یەکەم بەڵگەی دەوێت دووەمیان چۆن دەڵێ داتای دەوێ ئەمڕۆ لە ئەوروپا و ئەمریکا قسەیەکێ دەڵێن داتا چییە نیو ئۆیل نیو سۆیل یان ئەگەر خاکێکت نەبوو بۆ بیچێنی گڵێکی تازە و خۆڵێکی تازت بوێ داتا خۆی بۆ خۆی یەکێکە لەوە ئەگەر نەوتت نییە داتا خۆی نەوتە هەت بێ ئەمە بەستم چی بوو لەبەر نەبوونی ئەو داتایە چێ گەندەڵترینە و چی ئەوەیە هەموو وەزارەتێک بە وەزارەتەکان گەندەڵی تێدایە بەڵام مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو زانای ئاینی چۆن دەتوانێت وتاربێژی ئاینی چۆن دەتوانێت لەم کارەیە ئەبێ هاوکار بێ چونکە خدا فەرمی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان مادام مەسئلەکە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکاریە تۆ ئەبێ پێت خۆش بێ حتا هەموو جار دەڵێم حیزبەکانی ئۆپۆزیسیۆنیش مەلایەن تێدایە نا حزب بۆی هەیە بڵێ من ئەمڕۆ لە حکوومەتم لەگەڵ بەرنامەی حکوومەتم ئەگەر حیزبەکە ئیسلامیش بێ ئەگەر حیزبەکە بوو بە ئۆپۆزیسیۆن ئەو کات دەڵێ من لەگەڵەوە بەرنامەی حکوومەت نیم دەنگم پێ نەداوە بەس مەلای حیزبە ئیسلامێکە نابێ وا بڵێ نابێ بڵێ منش تازە بووم بە ئۆپۆزیسیۆن ئەم حکوومەتە قورئانیش لەبەر کاوکاری باشیش بکە من هەر دانی خێری پێدا نانم حزب مافی خۆیەتی وەکو گوتمان ئۆپۆزیسیۆن بێ بەس مامۆستای ئاینی نابێ ئۆپۆزیسیۆن بێ ئۆپۆزیسیۆن بوو نەزانیمانێ چییە ئۆپۆزیسیۆن بە یەکێک دەوترێت کە خۆی بێوێ بگا بە دەسەڵات بۆیە بە حزب دەڵێن ئۆپۆزیسیۆن حزب پێی دەڵێن ئۆپۆزیسیۆن بۆ چونکە من حزبێکم ئۆپۆزیسیۆنم لە جێی تۆ دەمێ بگەم بە دەسەڵات مامۆستای ئاینی ڕەخنەگرە نایە بێ بە دەسەڵات نایە بێتە خۆی بێتە جێگەی دەسەڵات ڕۆشنبیر خۆی نایەوێ ئۆپۆزیسیۆن بێ بۆیە هەڵەیەکێ بڵێ ڕۆشنبیر ئۆپۆزیسیۆنە کۆمەڵگەی مەدەنی بە تعریفەکەی کە 5,000 کۆمەڵگە ڕێگەت پێداوە ئەو بەشەن کە نایەنێ ببنە دەسەڵات ناگرن حزب نین کەواتە کۆمەڵگەی مەدەنی و مامۆستای ئاینی لەگەڵ ڕۆشنبیران ئەمانە پێیان ناوترێ ئۆپۆزیسیۆن چونکە مەبەستیان نییە بگەن بە دەسەڵات کاتێکەوە ڕەخنا لە حکوومەت دەگرن بەڵکو دەیانەوێ ئەو حکوومەتە خۆی چاک بکاتەوە لەبەرەوە زۆر گرنگە وتاربێژان لە وتارەکانیاندا هەر وەکو جاران بن بڵێن ئەگەر حیزبەکەی خۆمان لە حکوومەت بێ و لە حکوومەت نەبێ ئێمە بە چاک دەڵێن چاک بە خراپیش دەڵێن خراپ باشە دەستێتە خوشمامۆستی بەڕێز هەردیسان بەشێ دوێل ڤۆکسبۆبان شارین کوردستانی پرسیارە هاتی ئاراستەکردن تە چ پێ باشە چاکسازی ئەل چ بهێتە دەستپێکردن بفەرموو دابینەر وڵا یەکەم جار گەندەڵینە هێڵن ناوخۆیانە زۆر باشترە ئەم موچەی بندیوار و ئەوانە هێڵن زۆر باشترە ببیتە حکوومەتەکە مؤسساتی شولێ خەلکی زوی قڕێوە بچەن گەندەڵیات نەمێنیتن ڕوتینیات نەمێنیتن از قاناتێتکەم دی حکوومەتەکە سەرکەوت کەمین جاردا وێت بەرپرسۆ بێتە دەست پێگیرن بەرپرسۆ ئەوێت مەسەڵەن زەنگین بووی پۆرە دەستخۆڤە ئینۆ کۆپچۆ دەستخۆڤە ئینۆ ئەوێت ئەف بەرپرسە بێنە دادگەرکردن یعنی کۆچۆ ئەف پۆرە دەستخۆڤە ئینۆنە ئایا شۆڵە دەستخۆڤە ئینۆ معاملەت تجارەت دەوێت دەستخۆڤە ئینۆنە وێت ئەف حکوومەتە بێتە حکوومەتە چاکسازی نەبێتە حکوومەتە تجارەتێ بۆ لەپێت مەسئولەدا لەپێت نەکەسەدا وفەقی بە پیا بچن یەکەم جار لە گەندەڵی لە دزی لە تەوزیعکردنی خاک لە خیانەت بەڕاستی میلەت بەخێوکەن میلەتەکەمان خاوەنی تەسحیە خاوەنی خەباتێکی زۆرە مەدوێت وەک ئەگە یۆسە و قۆنین بیتن خێر بیت بۆشی بیتن بۆ خەڵکی عامەتە هەمیە پێیڤە نەکو فەقیر بدنە لایەکێ هەر چاکسازیێت شەی هەڵ کوڕێ بەرپرسێکی بگیرێتن یان یۆسەکێ سەرپێچیەک بۆ فەقیری هەبیتن بۆ کوڕێ بەرپرسێکی یۆسە نەهێتە جێبەجێبەشیکە نەهێتە سزادانە سوپاس بوو بەشداربوویان ساخ و سەلامەت بن بۆ ڕاو سەرنجین خۆ کە ئاراستەی مەکردین هەر ساغ بن زۆر سپاس مامۆستاییژە بزەڕینە سەر تەوەری خۆمە بەحسا وی چەندی کرد کە ئەرکێکەیە وەکیل دەرڤەی حکوومەتی و پەرلەمانی کە چ بکەن بوو چاکسازی جەنابێتە ئاماژەدا حیزبا و دا گەلی و دا هەموو ئەف هێزیندی وەکو دەستخەڵات و وەکو هەموو شێوازێکتە بەحس کرد بەڵام نها مدبێتن بتەحدید ئەم دەستی خوددانینە سەر ڕوولی پەرلەمانی و ڕوولی حکوومەتە هەریما کوردستانی ئایا ڕوولی وان چییە ئەت ڕوبەڕووبوونەوێدا بەرامبەر گەندەڵیە بڵێ بە پلەی یەکەم وەکو یەکێک لە بەشداربوانی ژووتی منش جەخت لەسەر ئەوە دەکەمەوە ینی خاڵی یەکەم حکوومەت و پەرلەمان چ بکەن باشە ئەوەیە کە وەکو چۆن دەڵێن لە ڕوانگەی قورئانەوە چۆن دەڵێن شوعیب سەلامی خوای لەسەر
چی گوت فەرمووی وما أريد أن أخالفكم إلى ما أنهاكم عنه إن أريد إلا الإصلاح ما استطعت ئەو قسەیکە یەکێک لە بەشداربووان کردی خدا لە قورئاندا وای فەرمووە لەسەر زمانی شوعەیبەوە سەلامی خوای لەسەر شوعەیب فەرمووی وەختی من داواتان لێ دەکەم إن أريد إلا الإصلاح ما استطعت یعنی بیکەی بە کوردی بە پێی توانە جگە لە چاکسازی هیچی دیم ناوێ ئەگەر مەگوت بە پێی توانە ئەوە دەرگەهێکی بەناکەتن کە کەمتر خەمیش بێتەکردن بەو مانایەتێکەوە دروش کورد دەڵێ بەردی گەورە هەڵگرتن نیشانەی نەهاویشتنە بۆی دروشمی گەورە هەڵنەگرین قسەکەی شوعەیب ئەنکوت بێت واقعیانە بەحەس بێت ڕاستە واقعیانە کەواتە وەختێ شوعەیب سەلامی خوای لەسەر دەفەرمێ إن أريد إلا الإصلاح ما استطعت جگە لە چاکسازی هیچی دیکەم ناوێ جا بەڵام لە پێشی ئەوەی وا بڵە چ دەڵێ وما أريد أن أخالفكم إلى ما أنهاكم عنه من نامەوێ وەختێ بە ئێوە دەڵێم گەندەڵی مەکەن خۆم بچم بیکەم وەختێک وما أريد أن أخالفكم إلى ما أنهاكم عنه ئەوەی بە ئێوە دەڵێم مەیکەن کە گەندەڵیە خۆم نایکەم ئەتەئمرون الناس کەواتە ئەمە زۆر گرنگە بەشداربوانیش دەیزانن چونکە دین فترەتە ئابزانە یعنی ئەو بەشداربوو ڕەنگە ئاگای لەو ئاەتە نەبێ بەڵام چونکە فترەتی ئینسان لەگەڵ ئاینی پاکە بەبێ ئەوەی خوێندی بێتی یانەی خوێند بێ خدا لە قورئاندا لەسەر زمانی پێغەمبەرێکەوە دەفەرمێ کەواتە حکوومەت و پەرلەمان دەبێت لە خۆیانەوە دەست پێ بکەن دەبێت لە خۆیانەوە دەست پێ بکەن یاسای خانەنشینی لە عێراق چۆنە هە لە هەرێمی کوردستانی جوابێ خەڵک بە 25 ساڵی و بە 30 ساڵی بۆ پیاڵەن خانەنشین بۆچی خانەنشین بێ چی کردووە بە 4 ساڵ خزمەتکردن چۆنە بێ ینی خانەنشین بێ دەی پەرلەمان کەی توانی یاساکەی وەک یاسای بەغدا لێ بکە هەموو کەس دەستخۆشی لێ دەکە هەموو کەس دەستخۆشی لێ دەکات دەڵێ ئەم سوپا و لەشکرە لە خانەنشینی 25 ساڵی و 30 ساڵیە چییە با دوای پەرلەمانتارێکی بچێتەوە سەر ئیش و کارەکەی خۆی یەک 4 ساڵ وەزیرە پێی ناوترێ خانەنشین ئەبێ خزمەتی دیکەی هەبوو بێ تەمەنی لە 50 ساڵ زیاتر بوو بێ وانە مەبەستم چی بوو ئەمە قسەکەی شوعەیب سەلامی خوای لەسەر وما أريد أن أخالفكم إلى ما أنهاكم عنه ئەگە پەرلەمان گوتی دەبێت چاکسازی بکرێت لەوە دەبێت لە پێشان لە موچەی خۆیان چاکسازی بکەن لە موچەی وەزیرەکان دەبێت چاکسازی بکەن ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە دوو ئەرێ ئێمە دەمانەوێت تەمەنی ئەم حکوومەتەمان حکومەت 4 ساڵ ئەگۆڕێ ئەوە نا ئێمە دەمانەوێت تەمەنی ئەم هەرێمەمان درێژ بێ ئێمە حەز دەکەین تەمەنمان زۆر بێ ئێمە حەز دەکەین وەکو عوسمانیەکان 500-600 ساڵ بەلای کەمەوە بمێنین حەز دەکەین وەکو عەباسیەکان 600-700 ساڵ بمێنین حەز دەکەین وەکو ئەمریکای ئێستا 300 ساڵە هەیە و هەر بەردەوامە بڵێ دەی ئەگەر وابێ خدا دەفەرمێ لە قورئاندا وما كان ربك ليهلك القرى بظلم أي بشرك وأهلها مصلحون يعني خدا ناڕوانێتەوەی چێ کافرە و چێ مسلمانە چونکە لەوێ بظلم يعني بشرك يعني خدا ناڕوانێتە ئەوەی ئەو کۆمەڵگەیە کافرن یا مسلمانن خدا دەفەرمێ وما كان ربك ليهلك القرى بظلم أي بشرك خدا گەلانێکی دیکەی لەسەر کافری لەناو نەبردووە لەسەر گەندەڵی و زوڵم ستەم لەناو بردووە بۆیە خدا دەفەرمێ و ئەهلها مصلحون يعني چی مصلحون يعني تا ئەو کاتەی چاکسازی لە نێو خۆیاندا بکەن لە لێو ناچن لەبەر ئەوەیە دەبینی وڵاتانی ئەوروپای ڕۆژ ئاوا لە نێو ناچن چۆن دەڵێ شۆڕشی گەوریان سەر و ژێریان تیا ڕوونادا ئەو شوێنانە وێران دەبێ زوو کەوا گەندەڵی تێدایە ئەی بۆچی نەزەریە کە ئاینی هەیە مامۆستا ئەم هەمی جار یعنی ئەو کەس ئەو جوورە کەس ئینتیزاری چندێنێ کە ئەف وڵاتێن ئەم بێژین کافر ئان زلهێس یعنی ئینتیزاری چندێک کە ناو بچن بۆیە چندێک کە کافرن و مسلمانن عادیت یعنی دەبینی مامۆستایانی ئاینی یعنی لە خوتبەی جومعەدا زۆر جوان ئاەتێکەیە ڕەنگە بەدەیان ساڵ ڕەنگە لەڵەم سەدان ساڵ دووبارە بێتەوە هەموو جار لە خوتبەی دووەمە لە بەشەکەی دووەمە مامۆستایانی ئاینی و تاربێژان دەڵێن ولا عدوانە إلا على الظالمين یعنی هەموو دەزانن کە خوددا بە کوفر خەڵکی لەناو نەبردووە سزا و پاداشتی کوفر و ئیمان قیامەتە خوددا لەسەر ستەم خەڵک لە نێو دەبە لەسەر ستەمکردن گەندەڵی جۆرێکە لە ستەمکردن جا مەبەستم ئەوە بوو لە خاڵی دووەمە ئەوەیە کە ئەمانەوێ ئەم هەرێمەمان درێژ بێ تەمەنی درێژ بێ گەورە بێ پێبگا ببێ بە دەوڵەت خدا پێمان دەڵێ هەتا ئەو کاتێ ئێوە مصلح بن و چاکسازی تێدا بکەن تەمەنتان درێژ دەبێ گەندەڵی بکەن تەمەنتان کورد دەبێ بێگومان ئەوەشمان نەخواستووە خاڵێکی تر زۆر گرنگە یعنی حکوومەت و پەرلەمان ئاگای لێبێ ئەوش ئەوەیە بە عەرەبی پێی دەڵێن تەسویف ئەمە بەرنامەکەمان دەڵێن بە کوردی یعنی پێش چۆن دەڵێ دواخستن ئەم پرۆژانە دوانەخرێ ئەم پرۆژانە دوانەخرێت تۆ بزانە خوا لە قورئاندا دەفەرمێ قال رب ارجعون
لعلی أعمل صالحا فيما تركت خدا دەفەرمێ زۆربەی ئینسانەکان لە سەرمەرگا چ دەڵێن ئەگە جۆل لێبێ دەڵێ خوددا بەس بمجێڕەوە یەک فرسەتێکی تر هەلێکی دیکەم دەرێ ئەمجا چاکە دەکەین ئەمجا کاری چاک دەکەین خەریکە بڵێم حکوومەتەکانی وا دەکەن کە ئەگەنە ساڵی چوارم من بینیم یعنی لە کابینەی پێشوو ینی ئەم خوێندەوە زۆربەی وەزیرەکان بۆ ئەوەی دابنرێنەوە ئایانگوت پرۆژەمان هەیە بۆ 4 ساڵی ئایندەوا ئەکەن 4 ساڵی ڕابردوو بۆ نەتکرد یعنی عینەن ئەوەی کە خوددا دەفەرمێ ئینسان لە سەرمەرگاڵی خۆیان بەس بمجێڕەوە یەک دەرفەتی ترم دەرێ شەر بێ وا بکەم وا بکە جنابێتەژی مامۆستا وەک کە هەر هەفوڵاتیەکی vê Kurdistanê ئاگەهدارە پرۆژێ حکوومەتانی یê gendaliyê جنابێتە وەک بووچوون و چەند گەشتبینی ئەب vê پرۆژێنەها هاتیە ئاراستە گەشتبینی و ڕەشبینی گەشتبینی تەبان لە سەرەتاکانەوە لە کابینەی هەموو پێشوشە دژایەتی گەندەڵی بە دروشم هەبووە بەێ بەڵام گرنگە پێی دەوترێ ئەوەی ینی شعار چۆن ئەبێ بە مەشروع دروشم چۆن ئەبێ بە پرۆژە ئەوە مەسئلەیەکی گرنگە کەواتە ئێمە دەتوانین بڵین گەشتبینی و ڕەشبینیمان زۆر تاقی کردوێتەوە گەشتبینی و ڕەشبینیمان تاقی کردوێتەوە بەڵام دوجار زۆر گرنگە بە عملی ببینین بۆچی بێ بە عملی ئەو کارە ببینین چونکە وەکو باسم کرد هەموو کەس ئەو شتە دواخە ئەبێ دواخستنی تێدا نەبێ کاتی بۆ دابنرێ لە کاتی خۆیدا ئەو بەرنامەنە جێبەجێ بکرێت جابێ زۆریش خاڵێکی تر ئەگەر کاتت ما بێ بڵێم بڵێ حکوومەت و پەرلەمان زۆر گرنگە پارێزگاری بکەن لە چاکسازان یعنی چی یعنی چی یعنی تۆزانین ئەم کۆمەڵگەیە پڕی ئینسانی چاکسازە ئەم کۆمەڵگەیە پڕی خاوەن پرۆژەی چاکسازی باشە بەس کە پرۆژەکەیان تەقدیمەکەن و چۆن ئەڵێ پرۆژەکان پشتجۆ ئەخرێ باس ناکرێ خەڵکی خراپ پێی خۆش نییە تۆ پرۆژەیەکی چاک تەقدیم بکەیت تۆ براکانی یوسف ئینسانێکی چاکساز نییە یوسف سەلامی خۆی لەسەر ئینسانێکی چاکساز نەبوو براکانی خۆیان چیان دەگوت ئەنگوت ئوقتلوا یوسفە ئەو یطرحوه ئەرضا نەفیکەن بۆ شوێنێکی تر اینجا ئێمە ئەو کاتێک ئەوتان نەفی کرد يخلو لكم وجه أبيكم وتكونوا من بعده قوما صالحين براكان يوسف أيانقود كورا با يوسف دور خينو لباوكي كورا يان با بيكوجين أو كاتا إما خومان صالح دبين أم قصي إساش هندي قندل كار إيكا چاكسازيك بروجيك دبا نايكوجين چي ليدا كان دور يخنوا دوسي قصي خرابي بوريك خان أو إنسانة چاكسازة لبرچاوي حكومة برلمان خان أو دور خنوا بروجيكي أبن على الخومان جيبا جيدكي ئەیکەنە پرۆژەی خۆیان هەندێک جار گەندەڵکاران پرۆژەی چاکسازان دەبن دەیکەنە هی خۆیان دەڵێن ئەوە پرۆژەی ئێمەیە وەختیان دەڵێن ئەوە پرۆژەی ئێمەیە خدا ئەمەشی پێوتوین خدا پێمان دەفەرمێ لە قورئاندا وئیذا قیل لهم لا تفسدوا في الأرض گەندەڵی مەکەن لە ئەرزدا گەندەڵی مەکەن لە خاکی خودادا قالوا إنما نحن مصلحون یعنی دەبێ حکوومەت و پەرلەمان ئاگادار بێ هەندێک لە گەندەڵکاران لە بەرگی چاکسازیە خۆیان شاردوتەوە هەندێک پرۆژیان لە خەڵک دزیوە لە چاکسازەکەیان دوورخستۆتەوە نازانن کوێیە و ناوی چییە بۆ خۆیانیان بردووە ئەیاڵێ ئێمە چاکەکەین خداش لە قورئاندا دەفەرمێ إن الله لا يصلح عمل المفسدين قەت بە گەندەڵکاران چاکسازی ناکرێ بۆیە ئەرکی پەرلەمان و حکوومەتە چاوێ بکەن بە چوارچاو گەندەڵکاران بدۆزنەوە دووریان خەنەوە لە دام و دەستگاکانی حکوومەت و میری چونکە خدا فەرمووی گەندەڵکاران چاکسازیان پێ ناکرێ دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس و جەنابێتە بینەرن بەڕێز vî ئاوایی دەهینە دومایە vê xelekê jî û hêvî û umêdên me jî her ew in ke ev duruşme bibine projeyê feilî û kirdarî et nava vê herêmê da û xelkek birif aswekê xweştir û baştir biçîtin. Zor spas bû hevkarên berêj jî û spas bû bîneriya we jî ta xelekeka dî bigehîne fêk xudayê mezin me hemiyan biparêzît û hawrûkar bît gelme.